سلااو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد زەلیلەم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باس لە بژێوی ژیانی خەڵک دەکەین با بزانین کاسبکارانی نەحەیە قەسرۆک چۆن بژێوی ژیانی خۆیان دابی دەکەن لەگەڵ ئیش و کارە چۆنان لەگەڵ هاوڵاتیان و کاسبکارانی نەحەیەی قەسرۆک گفتوگۆ دەکەین ڕابوو چونیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. ئازی ماندوو نەبن لەگەڵی شوکارە چۆن؟ والله شەکە کەمە زۆر کەمە بۆ زۆر کەمە هەندی غاز گران بیە ئار گران بیە ئیش نەمایە پارە نەمایە گرانبوونی غاز تاسیری لێ ئارێ زۆر گران بیسا غاز گران بیە حتا ئارە چیا تقریبا 34 35 ئەوە فەردی هەندی ئاری گونی گرانبوونی ئاردیش تاسیری لە کارەکانی نانەکە هەر وەک ها 4,000 وەختێ فەردە 21,000 22,000 بی ها چارنان 10,000 بی ئیسا 35,000 ها چارنان 10,000 و ئیسا غازی گران بیە ئارێ هەمیش گران بیە تاسیری لە ژیانی ڕۆژانیەوەی کردووە زۆر کردە ئێستا هەریسا هیزەکان ڕۆژانە بە 10,000 ئێپاکە ئیش هەبیت یومێکە زۆرتر دەبیت ئەکەیش نەبیت یومێکە کەم دەبیت ئەوە دەبیت ڕۆژانە چەند سەعات کار دەکەیت؟ تقریبا ساعت یەک تێمە لێرە حتا ساعت 7 ئێستا 9 ئەوە ئەکەیش هەبی دەمینە حتا ساعت 8 نیو ئەکەیش نەبی ساعت 7 دەڕوینەوە ماندووبوونی هەیە ئیشەکەی ئێوە هەمیش بێماندی نییە ئەتە ئیش دانێتی لەسەر کۆسیمانی دەبی زیاتر ئیشەکەی ئەوەش گەرمەیە بە ئاگر و ئەوەیە گەرماتیە ئێستا ئێمە هەندێک فێر بینە هەر کەسێ بێتە لەبەر دەرگا دەبێژی خۆدان دەست بکات لەو گەرمە بەس ئێمە جێمەلە نییە هەمووی ئەو گەرمایە ناکەوە ئێستا کەم کەم ئێمە هەندی فێر بینە لەبەر گەرمە لەبەر دەرێ بێژێرە بی گەرمایە ئێستا لەکەمان عیبی نییە زۆر باشە باش ئێستا تو چی دەکەیت نوان بڵێن خەریکی چی ئێستا ئەنی چاخ ینی هەویرەکەی ئامادە کردو ئێستا نانەکەی دەبژێنن بەڵێ هەویرەکەمان چێ کردیە ئیش دەکەین گشتە بە دیدانی وێرە ئەو بەرادەرە لێ دیدات تەمای عالم حەجابین بکڕن دەفرۆشینێ بۆ ئێوارە ئامادەیە خەڵام ئینشاءڵڵا بۆ ئێوارە بۆ عەسر تێن مەغربێ تێن عندك جماعتها ساعات حفتي شفتين بەیانیان زوو دێنێ لا بيان ايش مانيه لا نایکەنەوە دوکان هناك لا الشكل لا كما لو منتقدي هي بس النية هل دكانك كماس بفرشيت ايش بياني هي كماس دكان ماس لكن نبيت ايش نية لي بۆ مەتحەمەکانە یاخود خذي بمطعمه بو مالك هل دكان مطعمك تقريبا صدى 120 صدى ئیشی باش بیت نانەکە باش دەبێت ئیشەکە کەم بیت نانەکە هەند کەم دەبێت سڵاوتان سلااو سەر ماندوو خودشتا ڕازوی ماندوو ئێستا خەریکی چی خەمی شول بکەین نۆ لە پێهاتین بەری ئەوە دەست ماندوو نابێەوە لەسە یەگۆ زوو هەرەکەی پێ دەکەی یامێت فێل بی فێل بی کۆ ریاضەکە یامێت فێل بێری مەهۆی ساڵاو کاری دەکەی دژمەتە چەند ساڵەوەی 2006 شەشێمان لەرە ئێشکرە 2003 مال میسل هەبی لەگەڵ کێ دەست پێ کردو سەرەتا مەبخۆ فڕنیابی هەیە مابی ئەڵ میسل ژا برایم بی بەلێ خۆش هاتووە ئێرە بۆ دوای هاتوو کە فڕنی بۆ خۆت کردوەوە بەلێ خۆت حەزت لەو ئیشەی بۆ ئیشەی کرد بکەیت خودێ گەلێکی مەرۆق بیم ڕاستی مەرۆق بیم وەختێ دڕۆیمە فڕنی دۆنۆی ئەزی مەرۆق بیم جا زی فێر بیم ئەس جی فێلەوێ شولێ بیم باش ئیش و کارەکان چۆنە ئێستا
وەکی چه وەکووە دەڵێن غاز گران بووە پێ دەڵێن غۆزە نەوتەکە گران گران بووە، بووە غۆزە. تاسیری لە کارەکەی ئێوە کردووە غۆزا گران بی وایە غۆز ئار خرتە شتێ گران بی بەس تاسیر مات کرد تاسیر فەقیرت کرد نەکو چه مشکلە بوو نییە بەس بوو نمونە غۆزا گران بی ئەو پۆرەش ماچیت نەکو ئەم شوورە خواهات کەین نۆژی هەوەکی خوا گران نابیە وکەم نەشین گرانژی بکەین نەشین نۆنە گرانکەین ئارە یە گران بی غۆزا گران بی بەس ئەم نەشین گرانژی بکەین بە حکومەتی ینی ئەرێوە غاز و بامڵێن گازەکەی ئەو نەوتەیە بەگرانی دەکڕێن بله ئەم غۆزبەری فەترێکی ما لێتارد کردی 325 نوکاب 425 بله هر 1000 لیتر 100,000 چواسر ما آرد کردی 26,027 تلیس نوکا تلیس 33,000 یه تقریبا تکله عادیه که یه باش بیت صفر 38 تا حتی 40 ئیشەکە ئین گۆش زیاتر لەسەر غاز و نەوتەیش بله شلو ما غازه نوکا سیستمه هم غازه شول کن هم نوکا غازه شول کن هندک نفته شول کن بس یا ما سیستمه یا غازه بله نه قنینه غازه سیستم گرانبوونی غازش تاسیر لە ئیش و کارەکان و ئێوە و ینی بەتایبەتی ئێوە ینی وەکو ئەوەی چدا هاتەکتان بۆ نامینێتەوە یاری منش ما چی ده خبری نوکا مثلا ما هم 2000 لیتر کرین 325,000 نوکا 425 اما 100,000 شماچوش کسی ماچو orada کرین تانوی مثلا 450,000 نوکا 650 آب 700 اما 200,000 بره چو آخرش ما چید اونون جهات 4,000 آید مازن یه کچکه 8,000 ئەلێرە چۆن ئیش و کارەکان دەیکەن هیچ و کاری ڕۆژانەتان چۆنە والله الحمد لله و هيفك دو هيفا شول باشا الحمد لله شول ما جي طرشيه طرشي ما جي سيتشار نوع طرشيه تاين عاديه هاي مدبس هاي هناري دار كفتي تمر هندي ما في قوي او جي هاي رغبات الطرشي جي حاجه كرنا هي اغلبات صار طرشيه زرع باش زەردیش نەوحەتی نییە بامڵێن ترشی و بامڵێن مزریە و بامڵێن بابەتی مەدەبەسە و شتەکانی چی تێدە بله مدبس هي هناري هي تمر هندي دار كفتي او جي قالك خوشه و طرشي محشي ما هاي تشتماجي خرخو موليا الحمد لله بمال حد ما ثاني خۆماڵی بلا منطقي بما تتخري ما باشە زیاتر خەڵک داواکاری لەسەر چ جۆرە تورشیەکە ینی بەلاوای خۆشبی زۆر هاتبنە لای والله. داوایان لەسەر کرد. اغلبت طرشيه زر بلا او بتري خلاص صارت بيتن والله او بتر خوشترا او بتر صارت بيتن بلا باشە ئێوە بە خۆتان گیراوەکەی دروستی دەکەن ئەلێرە ئامادەی دەکەن بلا لما معملها هاي بما درست كاتنو تيتا فيران فروشي مع همي تشتري يعني محملەکاری و خۆتان بلا اوجي ما همي تشتري ما خموليه همي اللي منطقي بما تيتا سلااوتان سلااو سەرچەوا مادوونە. گەڕێتن ساغبی مەمنون سپاس لەگەڵ ئیش و کارە چۆن دەست پێکێ بخێراتنەوە کەناڵێ بادینان بکەین بۆ تەرشی زەیتونە لە ناحیا قاسروکێ الحمد لله یعنیش پشتی بورینە چندێک چێبوونە ڕاتەبە و بودجای و سیکە حرەکی سیک بەرەف بۆشیەیە یعنی زولەکی هەوە بە جوڵا هەی پشتی ڕاتب چێبووین جوڵا هەی و نوکەژی یعنی هەمی تشتێ سیکێ خۆمۆلیە جوڵا باش بی ئێستا گەیشتنی زەیتونی خۆماڵیە
زەیتونی خۆماڵیتان هەیە؟ زەیتینە دەکەن یا بناودەنکە نوکە مەوسمەوەیە ئەمە چینە گوندی چنینەوەی دەست پێ بکەین لە چ گوندێکی دەین؟ گوندێ دەکەن دەکەتە چەندە؟ دەکەن پشت قەسروکێ ڕێکە نیف سعات ینی هەر لە سنووری قەسروکێ بەلێ چینە گوندی چنینەوەن دەست پێ بکەین الجندي تينينا كارجه الكارجه طرشي زيتونة يعني الورق كاريوان كاينو كبس كاين بوصالة كامل دائما ما كبس كرد زر بيتن يعني تعلاتي وسيراتي وشيتن درس بيتن بمحلي اما يعني لا روي تام ولا روي رنگ ولا روي وتزياوازي شيء لقل الزيتونه كان ديكاواني كلا دروي هاوت بله اكيد يعني جوازيك قلق هاي يعني خمالي طبيعي بدرمان بالصباخي طبيعيه يا طعمه بهارات ونا تشتشنين اما طبيعته يا خوش قلق يا خمالي بيش يا بياني يا هي يا درمان يا صباخ كلا نوعيتها بله هيتم بياني كانت ثاني شيء او بعمل لنا يفوتها يا بياني هاي ما يا تركيا هاي عراقيه هاي مصريه هاي يونانيه هاي قلا نوع باشا زيت الخلق داواكاري لست زور الزيتوني زور الزيتوني شيء بلا وخوش بله يعني ودي دينا لاي ايوا ك دعوة لكن زيادة تيام بارك أفما يا خمالية كرديات بجن الزيتونة داكن يا بنافودانجا قالك يعني برا بتري أم تشين بجن أم رجوي دقات شيء ديتر تفروشين بلا يا مناسبة أبو سعري جي قالك مناسبة يبقى يا ديتر بيونيا هذا داخل بيتن يعني السعراوي جراند بيتن إيك بازرگاني بو بازرگاني هذا جايت محلي جراند بيتن لروي تامو أو خوش ترنيا طام قالك خوشه زيادة بلا باشا لروي نرخوا هرزانة يعني هم كسر دتواني بيكر ياخذ ببراو لقل أواني ديك أو كودلين فلسطينية كي تركيا كي عراقية كي أواني ديك يعني جرانت نبارك نرخوي يعني بيج اتشن بيجمتا يد بيوني دقات شوي جران ترم دقات وساقط يوم يا هم تشينش جونديتيني تشتكي بتوفي نسر الحمد لله ام بيتر رازي أخوتان سايشي دكان نيرش دروستي دكان بله يوم ابخويا ام خود شتكي بله باش ايوا لقل چه دستان پی کردو وکالتان کرد اف شولاش بابو باپیرو خالای دست بکری اش میسل دست بکری هشته و ششه هشته و هشته قال مصرية يعني او شو الهيلو وبو خالد ما وبابو باپیرت مامو اف شولا كفت دستت ما ويش ما ماستر و اطوي قوي كفت دستم صاغ باز ل زيتوني دكا كان عندك شي بينيا بشان ما مدي بزين زيتونو دكان اوه اگر او كان ما هو كابيتم شاكين زيتونو دكان ما شاء الله قالك جانا وطوما كل شيء جوري دنك كل شيء جوري بله ايو طوما اگر سحكنه بله ام تشيت كاين ام ليمونات كاين بيفازات كاين فلفلات كاين خلطاي بو دقرنا يعني يوم بله ام بخو تشيت كاين ايوه ورش الشهويه بس افا عراقيه يا رشه بله افا مصريه افا يونانيه افا تركينه يعني قال نوعيتين اف سيره هاي هر ام خود شد كاين اف خيار بچيك بجنه خيار هندي اف زلطاجي هر يوم ام خود شد كاين دستم او يعني تنا او خماليه كي ودك كلا السنور نحي قسروك دتيت يعني زيتون دكن افا طبيعيه خمالي ويعني رغبات خلقي قالك السر زيتون كلها ويقطم دواكاري شي لسر بله دواكاري زور السر هاي طبيعيه وبخونا وكيد بيوني صبغه وطم لبيتا قرن بله سلاوتن الله سرچو لقل شكارة تونا به بوشه باشا هره باشا لا دكانك كي خود زياتر سيديا فروشيت خودی بهارات او چته خمالین وینا و میویجا و گیزن و افستانه رابطه كان زور خمالين بله تيشي خمالي تيدايا سایانگ وینا خمالی میویش خمالی اوانا لچين درديني ميجو جيزكان یه های في منطقه زبوری و وعردو باشا زاتر لا سنوري خسروك تبابتك يا باملين خمالي بي کنجی های او
خۆمۆلی برنج هەیە بەس ئێرە ینی لێرە دەچێنرێ لێرە ئەمە بن ئێرەدا تێدا چۆندا باش نرخی خۆماڵیەکان لەگەڵ بیانیەکان با بڵێنەوەی هاوردە دەکرێت نرخیان چۆنە یە خۆمۆلی وڵا خۆمۆلی منۆسبە بەس یە بیۆنی گرۆنە گرانترە بەلا باشە ئێستا ئەوە میوژە لەلایە بەڵێ ئەو میوژەی چێندەرە مێویش خۆمۆلیە ئێرە ڕەخێزێ بۆریە زێبارێ ئەوە نیو چیلۆ یان چیلۆیەکە کیلوژایە بەچەندەوە ئاوا کیلو 3000 خۆمۆلیە یە دەرە ترکی کیلو 500 ینی گرانترە باش هۆکاری ئەوەی هەرزانبوونی ئەوەی بۆ چ دەگەڕێتەوە شتێ خۆمۆلی شاقلەوە خۆمۆلیایە ئارزۆنترە یە ترکی گرۆنترە ئەو سوە مەسەلا لە ڕووی تامەوە فەرقی هەیە گالاک خۆمۆلی خوشترە ئۆلام پتر خۆمۆلیت بات زیاتر مامڵێن خەڵک داواکاری لەسەر جۆرێکە مامڵێن خۆماڵیەکانە یان بیانیەکانە یاک بابە تایبەت جیزەکان هەیە دەڵێن جیزی هاورەمانە جیزی ئەمریکیە بامڵێن جیزیەکانی دیکە خودەی ئێرە گیزی ئەمریکی پترچیت ئەمریکی هۆکاری بووسە دێ ئەو پۆقژە و خوشە و باندێ زی تێتا شکۆندن ئەوی دیکە سوورە بامڵێن شکان لە ناوی دەمینێت پیچەک تاخیر بیدا باش جگە لەوانە هەنگوینتان هەیە ڤینچە ڤینە ئاسلیە خۆمۆلیە ینی بێشەکە بێشەکرابات یای شەکە یای بێشەکە ئەو هەنگوینەکەی لە چێن دەردەینێت گڤینجیها ئێرە ڕەخێت پش ئۆکرێ ئەوێرێ بالێ خەڵک دەیکڕی گالا چیتان ڤینێ خۆمۆلی بێشەکەر چیت باساکە بشەکەر بینۆچ دیۆرە هەنگڤین تۆمێ دیۆرە بێنێ دیۆرە دەتوان جیاوازی لێ بکەن کە ئەوە خۆماڵیەوە خۆماڵی نییە بالێ گالاک زۆر دەبینینی هەندەشیان دەڵێ خۆماڵیشی نییە بە بەناوی خۆماڵی دەفرۆشن ئەو شتانە زۆرەوە ئاکە پیچێک شۆڕازۆبی دێ خود دێ تۆم کاتێ دەسۆنیت ئەمۆیە ئاسلی ئێرۆ مروی سوزیت مە ئەنۆ فێرادۆ نووسە جیاوازی هەیە گالاک تو تۆم کێ دەسۆنی باش ئەی لە ڕووی بەهاراتەوە بەهاراتانە هەمووی لە دەرەوە دێن یاخۆ ئۆغڵابەت دەرەوە ئێرە کێمە مۆبەست بۆرۆتێ ئەودی ئەوە ئەو چ بەهاراتە ئەو بۆ چ بەکاردێت ئەو بۆرەتە تێتا قوتۆن ئەوە تێتا قوتۆن بیبەرە چێوە بەرە فلفلە بیبەری تیژ بۆ ناو خواردنی ئەوەی بەکاری دێنین ئەوە خوشتری بیۆنیەژی ئەوی دەربە لە ڕووی نرخەوە شارزان ئارزۆنە گەلک باشە دۆلار تاسیری لە بازاری ئێوەی کردووە دۆر خودێ بۆرۆت خەر دولۆریە ئاوجی دەربەوە ترکی خەر دولۆریە باس ئێرە میسل هەواکی خوا دولۆری نینە کاریگەری کردوتە سەر بازاری ئێوە خودێ کێم خود سنور قصروک و دیار قصروک یا برفره زراعتی به کنجات تا چاندن برنجات تا چاندن و کن بیژن گن منو کنیس که تشتی وساط تا چانده پرانیا خلکی جین و جیاروان سر اوه چنده ها یعنی ئەوانی بابەتانە هەمووی خۆماڵینە لێرە بەکاردێنێت هەناردی دەرەوە دەکرێت بێگومان خۆمالیە بەس چێت بیتن ڕێژاکۆ کێم هەوردەی دەرە بکات چونکی وەکی بینی کوردستان و عێراق گەلک یا بەرفرەیە هەر باژێرن هەرێمە هەم خۆرێ عێراقێتن ئەفروتن چێت بی ڕێژاکۆ کێم چتە دەرەوەی وڵاتی چەند گرنگە بامڵێن ئەو بەرهەمانە لە ناوخۆی هەرێمی کوردستان باخۆر بۆ دەرەوە ساخ بکرێتەوە خود اکید وکی او بسیارت نکاکری اکید هکر اف بر همه خمالی الهرم کردستان بیتا هورده کرم بودر و هرم اکید هم حکمت لسوتمن بیت و هم او جوتیاره اوی بر همتینی لسوتمن بیتن بە دروستکردنی پرۆژە یاخۆت بە بازارکردنەوە یانی ئەوەکو بەرهەمی برنجە کۆنجیە زەیتوناوانە چەند سوودی دەبێ بۆ خەڵکی ناوچەکە خودی و پیتیوی حکمت چوی چند بکات کارگن مثلا کتا گوتی زیتی آنکو برنجی آنکو هنگ بیشن تماتا هم بیشین معجین بنا درست کردن هم ده
استیفاده جوتیار لبینید هم ده حکمت لبینید داکو او زحمت و ماندیبون اوان جوتیاران آن کن رج و ماندیبون اوان براوک دانه چیکن ڕۆژەشی وا لە سنوورەکە نییە تاکو ئێستا نەکراوەتەوە خود حتی نوکا کارگاه که زیتون الشیخانی هاتیا و کردن او جیب خوشحالی و او پروژه هاتیا خلاص کردن یاشمه و سالا بد زیتون چنویره دبیتا زیتون رو دلویره تا درست کردن سوودی بۆ خەڵکی ناوچەکە دەبێت اکید دسوت هبید و تایبت جی او دورن چیای چونکه اوان زیتون و تشتی وصای های او چند مثلا سالا بد آنها یا خود بنا شیخان ویره زیتونیت خوب کنه زیتونه باش جیاوازی بەرهەمە خۆماڵیەکان لەگەڵ ئەو بەرهەمانەی هاوردەی ناوەوەی هەرێمی کوردستان دەکرێت لە ڕووی تامەوە لە ڕووی نرخەوە چۆن دەبینیت اکید تجید زانینەکە از تنێ زانم بەرهەمێ خۆماڵی ئەکید خۆشترە و ساخلامترە وەکیت بێژن مرۆڤ پتر فایدە لێت بینیت یە دەرڤە مرۆڤ نزن کا دەرڤە چاوایە و چ مادە و چاواتێت و وەکی دیژی ئەمچین بەراوردکەن گەل پارەیت گەل دولاری اكيد باجال سر حتى تتويرا سر خلقي جراند بيتن كو خلقن چه برنجي بدست خو ببين چه ريني بدست خو ببين چه زيت بيتن سر خلقي جراند در راستن باش لە ڕووی بازارەوە دۆلار کاریگەری کردوتە سەر ژیانی خەڵک اكيد دولار برينجينه ب 120 تا بونو کپ 145 و 147 تا پیشی چنده که چوبو 150 یا 151 او خرد چه دوید گرد او خرد جین و جیانا خلکی او دست کرد 1000 او زرال تویت تکرین اکو دولمندی و که هم بیجین مسئولین او دی نه تکرین تنه الویره زرالمند هر رمضان بیت فقیر بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی گەیبیستی بوون ئەمە ڕابۆچوونی کاسبکارانی نەحەیە قەسرۆک بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکۆمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرامانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرام خواتان لەگەڵ